تا ئێستا بە فەرمی دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ ئەوەدانین هەڵبژاردننی دواخرا و لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت و بەناڕاستەخۆ هەوڵ هەیە جارێکی دیکە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان دوا بخرێت. شارەزایەکی هەڵبژاردن دەڵێت لەوە زیاتر هەڵبژاردن دوا بخرێت و دامەزراوەکان پەکیان بکەوێت هەرێم دەکەوێتە بۆشایەکی گەورەی یاساییەوە. هەرێمی کوردستانیش گەیشتۆتە دوڕیانێکی وەها کە پێویستە بەڕاستی خۆی یەکلایی بکاتەوە لە نێوان ئەوەی کە ئایا دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەم بێ شەرعیەتەی کە ئێستا هەیەی بەو شێوە بمێنێتەوانێ یاخود هەڵبژاردن کا بۆ ئەوەی کە سەر لە نوێ پەرلەمان و دامەزراوەکانی تر شەرعیەت وەربگرێتەوە. هێزێکی سیاسی ئەگەر پێی وابێت شەرعیەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی لە بەرژەوەندی نییەوە هەوڵ بدا بەوەی کە هەڵبژاردن دوا بخا، من پێم وایەوە هێزێکە بەڕاستی نەیارە بە ئەزمموی هەرێمی کوردستان. باز لەوەش دەکرێت ترسی دەسەڵاتداران لە هەرێم و ناوچەدا بڕێنراوەکان لە دەستدانی دەنگەکانیانە. دەسەڵات دەزانێت هاوڵاتیان ئەستەمە جارێکی دیکە دوای ئەو قەیرانە ئەمنی و ئابووری و سیاسیەی بەسەر کوردستانیان هێناوە متمانەی هاوڵاتیان بەدەست بهێننەوە. چی یەکێتی و چ پارتی ئەوەی کە بە خەیاڵیانەنێت بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە، بۆیە ئەمان هەڵ دەدەن کار بۆ بەرژەوەندی حزبی خۆیان بکەن. مەبەستیشیان لەوەدا ئەمڕۆکە شەقام ئامادە نییە دەنگیان بۆ بدات، بۆیە دەیانەوێت کاتی هەڵبژاردنەکان دوا بخەن. مەترسی لە دواخستنی هەڵبژاردنەکان یەک ئەو حکومەتی کە هەمانە حکومەتێکی کاربەڕێکەرە. ئەم حکومەتە کاربەڕێکەرە وەکو عرف کە زانراوە لە 6 مانگ زیاتر نابێت تەمەنی حکومەتی کاربەڕێکەر درێژکرێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان لە سەرەتاوە لەگەڵ ئەوەدا بوو هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و هۆشداری دا بەلایەنەکان، بەڵام دەسەڵاتداران لە ترسی لە دەستدانی کورسی بە پاساوی هەمواری یاسای هەڵبژاردن و هێنانە ناوەی پرۆژە یاسای بودجا تەمەنی پەرلەمانیان درێژ کردەوە و گوێیان بە هۆشداریەکان نەدا، بەڵام نەکرد پرۆژەکان نەهاتن، بەڵکو بەهۆی نایاسایی بوونیەوە دادگای فیدراڵی پەرلەمانیشی هەڵوەشاندەوە. ئێستاش هەرێمی کوردستان لە بۆشایی یاساییدایە و دامەزراوەکان تەمەنی یاساییان بەسەر چووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.